بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. لیژنەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و سەرۆکایەتی حکومەت هێرێمی کوردستان کۆبوونەوە و بڕیاریاندا لیژنەیەک بۆ جوڵاندنی کەیسەکانی گەندەڵی پێک بێنن. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش ڕایگەاند کوشتنی پەرلەمان بۆ ئەو بوو بۆی بە کەیفی خۆیان تەخشان و پەخشان بە قوتی خەڵکەوە بکەن. بە میوانداریێک لە بەڕێزان دکتۆرە بەهار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان، هەروە عادل نووری وتەبێژی دەستەی نەزەهات لە پەرلەمانی عێراق تاوتوێی لیژنەی نەزەهات تاوتوێیان پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لیژنەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و حکوومەتی هەرێم کۆبوونەوە و بڕیاردرا لیژنەیەک بۆ جوڵاندنی کەیسەکانی گەندەڵی پێک بێنرێت. سەرۆکی پەرلەمانی کوردستانیش ڕایەگەێنێت کوشتنی پەرلەمان و زیندە بەچاڵکردنی پەیوەندی بەوە هەیە بارەزووی خۆیان داهاتی هەرێم پەخشان و تەخشان بکەن. ڕۆژی یەکشەممە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و سەرۆکایەتی حکوومەتی هەرێم کۆبوونەوە. فرسەت سۆفی ئەندامی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە ماڵپەڕی پارتی ڕاگەاندووە لە کۆبوونەوەکەدا بڕیار درراوە با پێکهێنانی لیژنەیەک بۆ جوڵاندنی کەیسەکانی گەندەڵی و جێبەجێکردنی بڕیارەکان و لە مانگی شوباتیش راپۆرتی لیژنەکە بۆ خەڵکی کوردستان ڕاگەێنرێت. پێگەێنانی لیژنەیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە گەندەڵی بە شێوەیەکی مەترسیدار لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە لە ماوەی ڕابردووشدا دەیان لیژنە و پرۆژەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ڕاگەێنران بەڵام بێ ئەنجام بوون. پرسی پێکهێنانی لیژنە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە کاتێکدایە پەرلەمانی کوردستان وەک یەکەمین دەستگای ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاودێریکردنی حکوومەت ماوەی ساڵێک و 3 مانگە پەکخراوە. دیوانی چاودێری دارایی هەرێم و دەستەی دەستپاچی هەرێمیش ئەرکیان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە، هەوڵەکانیان زۆر لاوازن بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران. بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و دادگاییکردنی گەندەڵکاران هەرێمی کوردستان پێویستی بە بوونی دام و دەستگای بەهێز هەیە کە دوور بێت لە هەژمونی حیزب، بەڵام تاوەکو ئێستا دامەزراوەیی لەو شێوەیە لە هەرێمی کوردستان بوونیان نییە. لای خۆشەوە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان لە پەراوێزی پێشوازیکردن لە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە شاری سلێمانی ڕایگەاند کوشتنی پەرلەمان و زیندە بەچاڵکردنی پەیوەندی بەوە هەیە بە ئارەزووی خۆیان داهاتی هەرێم پەخشان و تەخشان بکەن. سەرۆکی پەرلەمانی کوردستان وتیشی پەرلەمان پەکخرا و دادگەشت سەروەر نییە بۆ ئەوەی لێپێچینەوە لەوانە بکرێت کە قوتی خەڵکیان بۆ خۆیان بەکارهێنا و کۆمپانیای زەبەلاحیان لەسەر قوتی خەڵک دروست کردووە. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا دەسەڵاتداران و بەرپرسانی هەرێم دەستیان داوەتە گەندەڵی سیاسی و دارایی و کاریگەڕی، بەو هۆیەشەوە خەڵکی کوردستانیان تووشی قەیرانێکی دارایی سەخت کردووە و ژیانی خەڵکیان وێران کرد و خۆشیان ژیانێکی شاهانەیان هەیە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم بەخێرمە، سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆرە بەهار ئەگەر لە هەبەرستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە مەسەلەی گەندەڵی لە هەرێمی کوردستان، ئێستا لە کوردستان لە ڕووی گەندەڵیەوە بەوە چوونیەوە گەندەڵی سیاسی یاخود دارایی یان یاسایی کامیان لە هەمویان خەتەرترەوە بڵاوترەوە کاریگەری خراپی لەسەر ژیانی خەڵک دروست کردووە؟ بەڵێ بەناوی خی گەورە سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. لە ڕاستیە لە هەرێمی کوردستانە ئێمە لە هەموو جۆرە گەندەڵیەکانمان هەیە، لە گەندەڵی سیاسی، گەندەڵی یاسایی، گەندەڵی ئیداری، گەندەڵی مالی، لە هەموو جۆرەکانمان هەیە. جا بڵێ کام جۆرەیان لە کامیان خەتەرترە، مادام ئێمە هەموویمان هەیە کەواتە ئێمە کوردستان لە حاڵەتێکی زۆر خەتەراژی لە بارەی گەندەڵیەوە. گەندەڵی سیاسیمان هەیە کە گەندەڵی سیاسی بریتیە لەوەی کە تا ئێستا ئێمە سیستمێکی حکومڕانیمان نییە، هەتا ئێستا لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بە مەزاجی حیزب حکوم کراوە لە بەرەوەی دەستورمان نەبووە. بۆیە دامەزراوەکان دامەزراوە ڕسمیەکانی وەکو پەرلەمان و وەکو دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی جێبەجێکردن ئەمانە هەر وەکو شکل
ئەقلیەت هەبوون لە ڕاستیە دەسەڵات لە ناو حیزبەکاندا بۆ لە حیزبەکانیشدا لە دوو حیزبی دەسەڵاتە بە مەزاج کارکراوە ئەمە جۆرێکە لە گەندەڵی سیاسی و هەروەها گەندەڵی یاساییمان هەبوو بۆی کە بەردەوام لە هەرێمی کوردستانە پێشێلی یاسا کراوە مافی مرۆڤ پارێزراو نەبووە و هەروەها لەسەر و هەموو ئەوانەوە گەندەڵی یاسایی بریتی بۆ لەوەی کە ئێمە دەسەڵاتێکی دادوەری بە قووەتی سربەخۆمان نییە هین ئیدعایەکی عام داواکارێکی گشتی سربەخۆمان نییە تا ئێستا داواکاری گشتی سەر بە دەسەڵاتی جێبەجێکردنە ئەمە گەندەڵی یاساییە یعنی کە وای کردووە کە کەیسەکان ئەگەر بێت و سکاڵاژ لە دژیان بجوڵێنرێ هیچ کەیسێکی گەندەڵی تا ئێستا من نەمدیوە بگاتە دوامەنزڵگای خۆی و گەندەڵکاران بە سزا بگەێنرێن لە هەرێمی کوردستانە گەندەڵی ئیداریشمان هەیە بە هەمان شێوە گەندەڵی ئیداری بۆ نمونە کەسی شیاو لە شوێنی شیاودانیە و هەروەها کەسی مختەز یعنی ئەوانەی کە مختەسن لە بوارێکا لە بوارەکەی خۆیان نادانانرێن گەندەڵی مالیژەوە ئاشکرایە کە ئێمە دەزانین بە ڕۆژانە دەیبینین چۆن بودجەی ئەم وڵاتە تەخشان و پەخشانەکرێت لەسەر دەستی حیزبەکانی دەسەڵات و لەناو ئەوانیشا لەسەر دەستی چەند کۆمەڵە کەسێک بە جۆرێک کە حکومڕانی و سیاست و بازرگانیان تێکەڵ کردووە بۆیە هەرێمی کوردستان لە هەموو جۆرە گەندەڵیەکانی زۆر بۆ لە ڕووی دەسەڵاتەوە بۆتە گەندەڵستان هەرێم بە بچوونیەوە بەڵێ بە دڵنیایەوە چکە لە هەموو جۆرە گەندەڵیەکانی تیا لە هیچیان بێبەش نییە هەرێمی کوردستان پێم وایە لە هەرێمی کوردستان لە وەزعێکی زۆر خراپاژی ئەگەر هی مقارنەی بکەی ئێستا ئێمە بۆ تعدادەی کە هەمانە عێراق لە بەشی پێشەوەی ئەو وڵاتانەیە کە لە گەندەڵیە وابزانام دەرەجە 5 شتێکی وای دەرەجە 6 هەیە بەڵێ اینجا ئەگەر وەرە تۆ مقارنەیە بکە لە بینی عێراق و هەرێمی کوردستانیشا من پێم وایە عێراق لە ئێستادا وەزعی باشترە چونکە پەرلەمانێکی کارای هەیە ئێستا عێراق بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە لە ئێستادا پەرلەمان لە کار خراوە بۆیە پێم وایە ئەگەر عێراق شەشەم بێ ئەوە هەرێمی کوردستان زۆر لە پێشترە یعنی پێ دوای پێنجەمە هەرێم ئەگەر لە عێراق خراپترین لە ڕووی گەندەڵیەوە بەڵێ لە ئێستادا لە عێراق خراپترین باشە زۆر باش بەس باسی پەخستنی پەرلەمان کرد پەخستنی پەرلەمان دەچێتە چوارچێوەی گەندەڵی بۆ گەندەڵی سیاسی بەڵێ بە دڵنیاییەوە لە بەرەوەی کە پەرلەمانی کوردستان تاکە دەستگای هەڵبژێردراوی گەلە پەرلەمانی کوردستان مەرجعی شەرعیەت پێدانی دەسەڵاتی جێبەجێکردنە چۆن دەکرێت حیزبێک ئەمە دەچێتە ئەوەی کە ئێمە سیستمێکی حکومڕانیمان نییە حکمی دامەزراوەییمان نییە سەروەری یاسامان نییە دیموکراسیمان نییە حساب بۆ دەنگی خەڵک ناکرێت چکە ئەمانە هەمووی لە نەتیجەی ئەوەیە کە پەرلەمان پاک دەخرێت ئەگەر ئەمانە هەبێ سەروەری یاسا هەبێ باوەڕ بە دیموکراسیەت هەبێ حکمی دامەزراوەیی هەبێ ممکن نییە پەرلەمان کە تاکە دەستگای شەرعی و هەڵبژێردراوی گەلە لە کار بخرێ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە گەورەترین گەندەڵیە چونکە بۆ تا پاکخستنی پەرلەمان وەکو دەستگایەکی باڵای چاودێری بۆتە هۆی ڕێگە خۆشکەر بۆ ئەوەی کە گەندەڵی تر ئەنجامچوونیەوە ئەوانەی کە کێ بۆ نمونە ئاشکرایە بە بڕیاری حیزبێکی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە حیزبی یەکێکە لە حیزبە سەرەکیەکانی دەسەڵات لە ماوەی 25 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بۆیە پەکیان خستووە لە بەرەوەی کە ئەم خولەی پەرلەمان دەویست دەسەڵاتی حقیقی بگێڕێتەوە بە پەرلەمان دەویست چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن کە بە تایبەتی چاودێری مەلەفی نەوت و داوای ئەوەی دەکرد هەرێمی کوردستان بێتە خاوەنی دەستورێک بە دامەزراوی بکرێت بۆیە ئەمە گەورەترین گەندەڵیە پاکخستنی پەرلەمان. سپاس دەکەم کەعادل جەنابیشت بە خێر بێ بەردەوەی کە باز لە ئەزمموی عێراق بکەین بۆ مەسەلەی پەرلەمانی عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەمەوێت سەرنجی بەڕاستی لەسەر پرسی گەندەڵی لە هەرێمی کوردستان بزانم پێ دوایە گەندەڵی ئێستا خەتەرێکی گەورەی لەسەر کوردستان بەنای خوا سواز بە جەنابێت سڵاو لە بینەرانی خۆشەویست بە حکمیەوەی جگە لە ئەوەی کە من لە لەژەی نەزاهەی پەرلەمانی عێراقم دکتۆراکەشم تێزی دکتۆراکە هەر باسی نەزاهەیە نەزاهە نووسم یعنی قیام النەزاهە بە تەسەوری من دوای ئەو خیبرە و تەجروبانی کە لە پەرلەمان و لە ئیشی سیاسی و ئەو واقعیش کە لە کوردستان ئەیبینین و ئەو توێژنەوەشتارش هەیە خراپترین فەساد خراپترین گەندەڵی سیاسی چونکە گەندەڵی سیاسی گەندەڵەکانی تر بەرهەم ئەهێنێ کە گەندەڵی سیاسی هەبوو گەندەڵی تەشریعی دروستە بێ یاسایی دروستە بێ گەندەڵی ئیداری دروستە بێ گەندەڵی ئاینیش دروستەکە بۆ چونکە زۆر جار حتا دەقە ئاینەکان حتا شتەکانی تریش ینی ئستحماری خەڵکە کرێ هەموو شتەکان بە تەوەجوهەکە ئەبرێ کە خزمەتی ئەو تەوەجوهە بکە بۆیە
بەڵێ بە تاکید لە کوردستان ئەو گەندەڵی سیاسی وای کردووە کە گەندەڵی یاسایش دروست بێ گەندەڵی تەشریعی تعتیلی پەرلەمانەکرێ پەرلەمان ئیفلی جەخرێ حکوومەت مەسەرن ئاوا بەو شێوەی کە بیستی ئەچێ بەڕێوە وا ئەکا لەوەی کە ئیرادەیەک دیار نابێ بۆ بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ دژە گەندەڵی حتا ناو چەمک و مستەڵحەکان ئەگەڕێن بۆ نمونە شتێکە بوو مەسەن ناو کۆمەڵگەی ئێمە لە قیەمی ئیجتیماعیمانە پێوتە دەستپیسی دزی ئێستا ئەوە نەماوەڵێ کاکە مستەفید یعنی ئەڵێ فڵان کەس ئەمە چییە بۆچی لەسەرەوەت بۆچی محاسبەیە محاکەم ئەڵێ وەڵاوێتی مستەفید بووە مستەفید بوون هەتا ناوی دز و دزیەکەش گۆڕاوە بۆ مستەفید بوون ینی چونکە ئیرادە سیاسیەکە بە ئاراستەیەکە ئەوێ شتەکە بەرێ ئایا لێرە بێ لە عێراق لە هەر شوێنێکی تر ئەو کاتە تەواوی گەندەڵەکانی تر بەرهەم ئەهێنیە وا ئەکا لەو بەڵام ئەگەر ئیرادەی سیاسی بەرەو چاکسازی بەرەو چاکخوازی بەرەو پاکسازی بەرەو پاک وا ئەکا شتەکانی تر هەمووی بەرەو پاکی بچێ ئەمە تەجروبەی زۆرمان هەیە دوای ئیرادی سیاسی لە کوردستان بەرەو ئەوەیە کە گەندەڵی زیاتر بێت بەتاکید ینی کە وەختە پەرلەمان پەرلەمان سیستمی سیاسی ئەمە لە عێراق و لە کوردستانیش کە الشعب مەصدر السلطات گەل سەرچاوەی دەسەڵاتە گەل نوێنەری گەل لەکوێیە لە پەرلەمانە خۆ لە حکوومەت نییە لە پەرلەمانە کەواتە پەرلەمان سەرچاوی دەسەڵاتە چونکە گەل تەفویزی سوڵتەی خۆی کردو بۆ پەرلەمانتار وەختە پەرلەمان و پەرلەمانتار ئەویش چییە کە حەقی نەسب و عەزلی هەیە حکوومەت لە پەرلەمان شەرعێت وەرەگرێ وایە حکوومەت کێ بە دەستبەرزکردنەوەی کێوە بە دەنگی کێ ئەبێتە وەزیر و سەرۆک وەزیران لە پەرلەمانەوە کاتێک کە تۆ پەرلەمان وەکو چۆن سوڵتەی داوا بە تۆ بۆی هەیە سوڵتەکەش دەتۆ وەرگێتەوە حەقی نەسب و عەزلی هەیە تۆی نەسب کردووە کەچی تۆ ئەڕۆی پەرلەمان عەزلەکەی ئەوە انقلابە کودەتایە لە پەرلەمانیانی لێرە بێ لە هەر شوێنێکی تر بێ کەواتە تۆ کاتێ لە سەرچاوەکەوە دەسەڵاتی گەلت تعتیل کردووە ئیفلیج کردووە پەرلەمانت ئیفلیج کردووە ئێتە ئەو کێ بێ محاسبەی تۆ بکە کێ واکە لە تۆ بڵێ باشت کردووە خراپت کردووە تەواو ینی شتێکت نەماوە تو یعنی ئێمە ئەگەر لەبەر بازێ وەزع و بارودۆخی نێودەوڵەتی و ئیقلیمی و داعش و ئەو شتە نەبێ ئەوەی لە کوردستان ڕووەدا ماڵکاولی حەقەوەمان قوڕ بپێوینی دوای 25 ساڵ لە حکم پەرلەمان نییە دوای 25 ساڵ لە حکم لە ینی ئەوە حکوومەتە دوای 25 ساڵ لە حکم نان نییە مامۆستا و فەرمانبەر و ئانە بیخوا ئەمە خوانەخواست بە ئەوم نییە خەڵک زیاتر چونکە من طبعم وانە خەڵک مەیووس بێتاقەت بکەم بێزارکەم بەڵام قسەی حەقیش ئەبێ بوترێ ئێمە زۆر ماڵکاولێک کێ بەرەمیێناوە گەندەڵکار دەسەڵاتە سیاسیە کە باسمان کرد کە گەندەڵی سیاسی هەیە پەرلەمان بۆ تعتیلەکە داهاتە دیار نییە نازانی چی ئەگوزەرێ مافی خەڵک پاروی خەڵک لە گەریوە دەرئێنێ جیفانی خەڵک بەتاڵ کراوە داهات و سامانی ئەم وڵاتە کەس نازانێ بەکوێ ئەڕوا ئەوە دەسەڵاتە سیاسیەکەیە ئەم گەندەڵانێتی بەرهەم هێناوە بەڵێ بتەکیت بەڵێ تۆ شاوڕێک کە کوردستانیانی ئێستا بۆتە گەندەڵستان وەکو دکتۆرە باسی کرد جاوەینی بۆچی ینی ئایا کەسێوانەڵێ کەسێوانەڵێ کاتێ پەرلەمان تعتیل کراوە مەصدەری سوڵتات شەرعیەت نەماوە ینی بە کورتی کە وەختێ تۆ پەرلەمان کە مەصدەری شەرعیەت وەرگرتنە بۆ حکوومەت کە خەڵک هەڵی بژاردووە چیش سەرچاوێکی شەرعیەتی ترت هەیەتەوە تو لە کانیاوەکە لە سەرچاوەکەەوە وشکت کردووە کە وشکت کردووە کێ وشکی کردووە دەسەڵاتی سیاسەکە وشکی کردووە کاکەی بۆ چارەسەر ناکرێت ئەگەر باسی شخصێکە کەسێکە نەفرێکە شتێکە بیگۆڕە شتەکە بگۆڕە بەس ناکرێ بەردەوام بێ دوام الحالی من المحال ناکری ئەمە بەردەوام بێت لە کوردستان ئەوەندەی کە متاباتە نابێت لەسەرەوە بۆ خوارەوەی وەڵێ بەتەکید لە هەموو شوێنە وایە بۆیە من لێوە دەستم پێ کرد ئەگەر کەسی یەکەم دەسەڵاتی یەکەم حکومڕان ئەگەر ئیرادەی چاکسازی هەبێ ئەتوانێت تا خوار چاکسازی بکە ئەگەر ئیرادەی بەرەو گەندەڵستانی بێ بەرەو گەندەڵی بێ تا خوار وەکو ئەوەیە لە گەورە ئاوەڕێژە بچوک پێتێخە بۆ شێوەیە کە وەختی تۆ موظفێک لەسەر 5,000 دینارێ وەسڵێ شتێک ینی فەساد و گەندەڵی هەر گەندەڵیە بچوک لە گەورە بێ وەڵامی تر بەپێی بچوک و گەورە نسبەت تەناسبەیە یۆختی دەڵێ کاکە تۆ باسی چیەکەی لەو سەرەوە بە ملیارات کەس نازانێت لەکوێیە
ینی یاسا بۆ ڕەنگە بازەکە بێشتی ئیجراعاتی یاسای ئەوانە بۆ هەنێ مخالفات و شتی دەستێوەردانی کەم لایەن هەنێ موظف وانێ فەرمانبەر ئەوانەوە لێ تێک چووە وەستێکە شتێکە گەنە کابرا ناچێت لەسەر 5,000 و 10,000 دینار سمعی خۆی ئەوشتانە بەڵام کاتێ بە ملیار دلار دیار نییە و بە دیار چاوی خەڵکیش و ئەزانێت چۆن ئەڕوا دەسەڵاتێک نییە قەزایەک نییە دەسەڵاتی دادوەری ئیفلیجە بەرامبەر هیچ ئیجراعاتێکی یاسایی دەستی نەزاهی کوردستان کووە لیژەی نەزای پەرلەمانی کوردستان کووە یعنی کاکە فەرن خۆ پەرلەمان کۆبوونەوەی خۆ ئەلیش نەکات دوای مردوونەوەوانە دوکەن من پێم وان نییە چی پێم وایە هەروایە خۆی کووە زون من خۆی مردوو زن و فەرقی مردوو زن و جوڵە جوڵێکی هەیە مردوو جوڵەی نییە ئەنی دەستی نەزاژ لە کوردستان ئەو دەستەی کە پێک لە هەفتەی دە ڕۆژی ڕابردوو بۆی هین نەکەین ینی 15 ڕۆژی ڕابردوو باسیەوە کرا کە تقریبا نزیکی 700 کەیسەیە ئێستا وابزانم هەشتایە هەشت شتێکی ئەوە بخوا ڕقەمەکە ئەنوێ بیجوڵێن و بەو شێوە بەڵام ینی من ئەڵێم دوای 25 ساڵ ئێستا خۆ باشە درەنگیش بێت باشتر دوو کەیسیان لە ماوەی 2 ساڵ جوڵاندووە ئەیجرات خۆ جوڵاوە ئیجراتەکە کوا مەسەن کەسی چی جوڵاومە من حەزەکەم لەسەرۆ بێن عادەتەن لە فەساد و نەزەها ئێمەینمان وایە ئەوانەی کە لە نەزەها ئیشەکەین تەنظیف الدرجة من الأعلى ئەبێ لەسەرەوە تۆ دەرەجەکەت پێیژەکەت پاکێتەوە خۆ ئەبێ وابێ ئەگەر لە خۆڕ پایکێتەوە دوای ئەوانەی سەرۆن پیسەکە دێتە سەر خوارێن عادەتەن ئەو ئافرەتانی ماڵ و یار کەسێکی تر کە ئەوێ پەیژە یا دەرەج یا خەدرمەکە ئەوکە لەسەرەوە ئیشۆرێنێک لە خوارەوە ئەگەر لە خوار لە پلەی ژێرەوە دەست پێ بکەی دوای ئەوەی سەر و هەم لە کوردستانە خۆزگە کاکە لە هەشوە دەست پێکە دەست پێ بکردایە بەڵام ئەبێ لەسەرەوە دەست پێ بکە ئەگەر لەسەر دەستی قەت پاک نابێتەوە ئینشاءڵڵا ئیرادەیە بەشک و بینیمان لە خراڵەکان وتیان گوای ئینشاءڵڵا دەستکاری شتێکی سپاس دەکەم دکتۆرێک بگەرەمەوە لای بەرز ئەوەی کاک عەبدولباسی کرد لە ماوە ڕابردووە دوێنێش کۆبوونەوەی لیژنێک پێکێنداوە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵ لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت باز لە پێکێنانی لیژنەکە بۆ جوڵاندنی کەیسەکانی گەندەڵی پێ دوای ئەو لیژنانە دەتوان لە کوردستان ڕۆڵی خۆیان بن بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران بەڵێ بۆ ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی گەندەڵی بینەوە لە هەرێمی کوردستان وەکوتمان هەرێمی کوردستان خەرقە لە گەندەڵیە یعنی ئاسان نییە بۆ تۆ ئەوەی بتانی هەرێمی کوردستان لەم غەرق بوونە لە گەندەڵی دەربهێنی چۆن غەرق بووە لە گەندەڵی هەرێمی کوردستان وەک ئەوەی باسم کرد یعنی هەموو جۆرە گەندەڵیەکانی تایە وەکو ئەوەی جەنابەت وتت بووە بە گەندەڵستان وتمان بەڵێ بۆ بە گەندەڵستان يعني ئاسان نییە لەم غەرق بوونە لە گەندەڵیە دەری بێنی بەڕای من يعني یەکەمین شت نیەت ئیرادەیەکی سیاسی بۆ بەڕوبەڕبوونەوەی گەندەڵی پێویستەکە من لە هەرێمی کوردستاندا نایبینم ئەوانەی کە لیژنە پێک دەهێنن بۆ گەندەڵی خۆیان بەشێکن لە دروستکردنی ئەم گەندەڵیە کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە دروست بووە ئێمە بەهۆی نەبوونی لیژنەیەکەوە نەبووە کە لە هەرێمی کوردستانە ئەم گەندەڵێ دروست بوو ئەم گەندەڵێ دروست بووە و دەستەیەک هەیە ناوی دەستەی نەزا هەیە ئەم گەندەڵیە دروست بووە و دیوانی چاودێری داراییمان هەیە ئەم گەندەڵیە دروست بووە و داواکاری گشتیمان هەیە بەڵام چۆنە ئەم دەستگایانە بە پەرلەمانیشەوە کە ئێستا پەرلەمانیشی هاتوۆتە سەر ئەم دەستگایانە سڕ کراون يعني هين داواكاري قشتي دسالات سياسية حكم يعني حكم سيستمي سياسي لهرمي كردستان نيهشتو داواكاري دوري خوي بين اللي قريبا داواكاري قشتي دوري خوي ببينيتو ليشني نزاهه وبربنون اللي قريبا ديواني چاوديري دارایی دوري خوي ببينيا بو رگي هين دستي ديواني چاوديري دارایی نادن تدقيقي ملفكاني وزارتي سامانه سروشتي كامكا تا سرگي ندراوه يعني تدقيقي او كاك حقيقي خويتي كاوتا نايلن او دزگانه كوجوديان هي نايلن كدوري حقيقي خويان ببينن دستين زاهمان هي اما لهريمي كردستان من لقل رزم همو او دستاني كباسيان دكم با ديواني چاوديري دارایی با دستين زاها بداوكاري قشتي همو كسي زور بريزيان تدام لقل شخص كان منيا همو يان حزكن دوري خوان بين بلام اما سيستمي حكمرانيه كي نبوني اراده كبو بروبربونوي گندلي او دزگانه والدك بويا براي من ئێمە پێویستمان بە دروستکردنی لیژنەیەک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە تایبەتی لەو کەسانە کە خۆیان سەرچاوی دروستکردنی گەندەڵین لە هەرێمی کوردستانە بەڵکو پێویستمان بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هەیە وەکو سەرچاوی شەرعی هەموو دەسەڵاتەکانی تر لە هەرێمی کوردستان و گەورەترین دەستگای چاودێری لە هەرێمی کوردستان بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە پێویستمان بە تەفعیلکردنی داواکاری گشتی هەیە پێویستمان بەسەر بۆخەکردنی
بەڕێوەبردننی دەسەڵاتی دادوەری هەیە و پێویستمان بە تەفعیلکردنی دەستەی نەزاهە و دیوانی چاودێری دارایی هەیە ئەمانە دەبێ بکرێن و پێویستمان بە گۆڕینی عقلیەتی حکومڕانیش هەیە لە هەرێمی کوردستانە هەتاوەکو لە هەرێمی کوردستانە بە عقلیەتی حیزبی حکومڕانی بکرێ حیزب حکومڕان بێ سیاست و بازرگانی تێکەڵ بکرێ مەحاڵە ئێمە بتوانین کە ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە لە هەرێمی کوردستانە جگەلەوە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستانە پێویست بۆ دەکا لە مەلەفە گەورەکانەوە دەست پێ بکەی پێویستی چاکسازی بەوە ناکرێتەوە بی بە ناوی پاشەکە تەوە موچەی فەرمانبەران ببڕیت و بیکەی بە لە 125 چۆن لە یەکەم هەنگاوی چاکسازیەکە بە ناو چاکسازیەکە حکوومەت ئەمەی کرد جورئەتی کرد دەستی بر بۆ گیرفانی خەڵک ئەم بیدعەیە کرد کە ناوی ناپاشەکەوت یعنی ئەبێ دەست ببرێ بۆ مەلەفە گەورەکان کە بریتیە لە وەگوتم چاکسازی لە عقلیەتی حکومڕانی لە سیستمی حکومڕانی لەسەر و ئەوانەوە مەلەفی اقتصادی لە هەرێمی کوردستاندا کە غەرقی گەندەڵیە دەبێت دەستی بۆ ببرێ سەرچاوی اقتصادیش لە هەرێمی کوردستانە بریتیە لە مەلەفی نەوت لە هەرێمی کوردستانە وەزارەتی سامانە سروشتیەکان پێویست دەکا هەنگاوی یەکەم بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەو کەسانەی کە بوونەتە هۆکاری ئەوەی کە هەرێمی کوردستان بەم ڕۆژەی ئێستا بگا پێویستە لە حکومڕانی دوور بخرێنەوانێ پێویستە ئەوانەی کە شکستیان هێناوە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە شکستیان هێناوە لە بەڕێوەبردننی مەلەفی نەوت هەرێمی کوردستانیان بەم ڕۆژە گەیاندووە پێویستە ئەوانە دادگایی بکرێن نەکرد دوور بخرێنەوانێ ئەمانە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نەک بڕینی موچە بە ناوی پاشەکەوتەوە دەستبردن بۆ داهاتی خاڵە سنووریەکان کە تا ئێستا لە حیزبێک زیاتر و لە ناو حیزبەکەشا چەند کەسێکی دیاریکراو نەبێ ئاگاداری ئەوە نین ئەم داهاتی ئەم خاڵە سنووریانە چی لێ دێ دەستبردن بۆ ئەم هەموو فەرمانبەری بندیوار و خانە نشینی بندیوار و ئەمانە چاکسازیان تێدا دەکرێت لە هەرێمی کوردستانە کە من لە ئێستادا ئەوە نابینم و ئەمە بە لیژنەش ناکرێ بەڕای من زۆر باشە بەڵام باسی کارەکردنەوە پەرلەمان خۆ پەرلەمان پێشش کارا و بەس خۆ کەسی گەندەڵ بەرپرسێکی باڵا سزادرا کە سزا نەدرایانی جا ئەوە ئەمانگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆچی ئەم خولەی پەرلەمان پاکخرا یعنی ئێمە چەند ئەو بەنیازی سادانی گەندەڵ کاران بوون بەڵێ ئێمە بەتەمای ئەوە بووین کە هەرێمی کوردستان بخەینە سەر سکەی یاسایی دەمانەویست سیستمێکی حکومڕانی بۆ هەرێمی کوردستان یعنی مسۆگەر بکەین لە ڕێگەی دەستورەوە دەمانەویست ئەو کەسانەی کە دەچنە دەسەڵاتەوە بە شەرعی لە دەسەڵات دابن کاتێکە شەرعیەتی تەواو دەبێت کە ماوەی خۆی تەواو دەبێت وەکو سەرۆکایەتی هەرێم ئیتر تەواو پێویستە دەساودەستکردنی دەسەڵات بکرێت لە هەرێمی کوردستانە دەمانەویست مەلەفی نەوت شەفاف بکەین لیژنەی سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستاندا هەموو هەوڵی خۆیان خست بۆ گەڕ بۆ ئەوەی ئەو مەلەفە شەفاف بکەن ئیستیجواب لێپرسینەوەمان بۆ وەزیری سامانە سروشتیەکان ناربوو لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە لە پەرلەمانی کوردستان بۆیە ئەم خولەی پەرلەمانی کوردستان دەیویست کە ئەو دەورە بگێڕێتەوە بۆ پەرلەمان دەیویست کە تعدیلمان لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کردبوو کە ئەوە ڕێگرێکی گەورە بوو بۆ ئەوەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە هیچ وەزیرێک متمانەی لێ نەسەنراوەتەوە چونکە بەپێی پەیڕەوی ناوخۆ دەبوایە دوو لە سەرسەی دەنگی ئەندامانی پەرلەمان هەبێت بۆ ئەوی متمانە لە وەزیرێک بسەنیتەوە ئێمە من بۆ خۆم ئەندامی ئەو لیژنەی ئامادەکردنی پەیڕەوی ناوخۆ بووم وامان لێ کردبوو کە بە زۆرینە بتوانی متمانە بسەنیتەوانێت لە وەزیرێک بۆیە ئەمانە جگە لە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و مەسەلەی سیستمی حکومڕانی کە ئێمە چەند فراکسیۆنێک دەمانوێت سیستمی پەرلەمانی بێ ئەمانەش هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان پەک بخرێ بۆ ئەوەی کە حیزبی دەسەڵات کە ئێستا دەسەڵات لە هەرێمی کوردستانە حیزبیە دەیەوێت یان پەرلەمانێک هەبێت کە ئەڵقە لە گوێی خۆی بێت و بە گوێرەی ڕێنمایی ئەو کار بکە یا پەرلەمان نەبێت و لە نێوان ئەو کە ئەم خولەی پەرلەمان ملی نەدا بۆ ئەوەی کە پەرلەمان بەدڵی ئەوان بجوڵێتەوانێ پاکخستنی پەرلەمانی هەڵبژارێت کەعادت ناوبڕێکمانێ دواتە دەگەڕینەوە لای بەڕێز قسە سەرازمین لیژنەکەیەوە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دواتەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کەعاد لەگە بگرم وڵای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەزموونی عێراق و هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە عێراقدا ئیرادەیەکی جددی هەیە بۆ ڕوبەڕوونەوەی گەندەڵی یاخود چۆن ڕوبەڕووی گەندەڵی بوونەتەوە لە پەرلەمانی عێراق وەکو لیژنەی نەزەها؟ نەخێر لە عێراقیشا هیچ ئیرادەیەک نییە لەن دەسەڵاتی جێبەجێکارەوە بەڵکو دەسەڵاتی جێبەجێکار سەرۆکی مؤسسەی تەنفیزی کە دەسەڵات جێبەجێکارە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە عادەتەن خۆیان لەموو کەس گەندەڵتر بوون ینی هەر لە 2005ەوە کە هاتووە عادەتەن لەژێر ئیشرافی ئەوانە ئەو شتانە ڕوویداوە بە ئێستاشەوە بەڵام لە عێراقا فەرقێکە پەرلەمانێکی کارە یان بڵێ پەرلەمان کارە کرا ئەوەی کە لە مانگی دەسەڵاتی جێبەجێکردنی کوردستان و عێراق کامیان گەندەڵترن؟ هەردووشیان ئەخرێکیان لە یەکیان گەندەڵتر نیە پێ هەردووکیان گەندەڵ خۆی هەموو کەس کە بۆی بلوێ هەر ئەوەکە بەڵام لە بتەوە نسبەت تەناسوبە عێراق ئەموا پارێکی زیاتر لە بەردەسایە و مەساحەیەکی زیاتر لە بەردەسایە و خەڵکێکی زیاتر لە بەردەسایە و وەزارەتی زیاتر لە بەردەسایە گەندەڵی زیاترەکە کوردستان ڕەنگە لەوە بە نسبەت تەناسوبێ فەرقی نییە بەڵام لەکوێ فەرقی هەیە لە کوردستانە کەسێک نییە ئەسڵ گەندەڵەکانیش ئاشکرا بکە لە عێراقا پەرلەمان کارا کرا تا پار مانگی چواریش پەرلەمانەکەی ئەوێش زۆر ئەوە نەبوو هەموو حاسەسی سیاسی بوو وەزارەت شتەکان تەوزیع کرابوون هەموو کەس پەردەپۆشی ئەوی تریە کرد بەڵام دوای ئەوەی کە لەناو پەرلەمان خۆدەزانی جوڵانەوەی کرا ئەوە دەسەڵاتی چۆن بڵێ دەسەڵاتی ڕقابی و چاودێری پەرلەمانمان تەفعیل کرد و ئەو بوو هەر لە مانگی ئابا ئێمە دوو وەزیری زۆر گەورەمان ئەوە کرد گەورە بە معنای پشت بە معنای پشت مەسەن خالدەبەدی کە هەم وەزیری دیفاع بوو دوو وەزیری سیادی طبعا وەنوێنەری سونەکان بوو و خۆشی شتێکە بوو کابراایکی عسکەری بوو لە ڕووی میانیەوە بەڵام دوایە کە زانیمان گەندەڵی مەلەفی فەسادی هێزی هەبوو سەفارەتەکان تەدەخولیان کرد سەفارەتەکانی وڵاتانی چواردۆر پشتگیریان کرد پەرلەمانتارێکی 170 پەرلەمانتاری کڕی بوو کە بەڵام لامان برد و لامان برد مەسەن وەزیری دارایمان هەبوو کە کورد بوو کە پشتیوانێکی گەورەی هەبوو لا چوو بەس باسەکە ئەوە نییە کە ئیسا ئیبراهیم جعفەری ئەوەتە لەبەر کارایە کە پیاوێکی قورسە لەمادە لە سیاسەکە باسەکە ئەوەیە لە پەرلەمان لەناو پەرلەمان کاراکە لەناو پەرلەمانیشا نەزاهە چۆن بڵێ کارا بووە ئێستا ڕۆژانە ئێمە ئەچین بەگشت حەیدەر عیبادی و بەدگشت ئەو خەڵکەی ترە یعنی هاتوونتە دەنگ لە ئەو چەقبەستی و بێدەنگی و گۆمی زۆنگی من و ئەوشتانە هەمومان شەڵە قاندووە و ئەنجامی ئێستا لە کامان لە پێشتر لە عێراقیان لە کوردستانە نییە نەک لە پێشترە هەر نییە نە زۆڵاوە شوێنی خۆی لە مارەسۆنەکان نیە تا بڵین کامیان لە پێش کامێنە داوای ڕۆبەڕووبوونی گەندەڵی کوردستانە من هەر هەستی پێ ناکەم تا ئێستا هیچ شتێکیش نییە دکتۆرە باسی کردوتی لە کوردستان تا ئێستا وەزیرێک بانگیش نەکراوە لێ پێچین لێ بنێرێتەوە ماڵەوە بەڕێوەبەرێکی گشتی نەنێراتەوە ماڵەوە وەکیل وەزیر نەنێراتەوە ماڵەوە ئێمە لە عێراقەوەتە هەر ئەم خولە ئێمە ئەم فەسی تەشریعی 6 وەزیر استجواب بکەین ینی تەسەوریش ناکەم هیچی دەرچێت ینی هەموو نێرنەوە ماڵەوە نەخرانەوە ناتوانێت پەکخرێن ینی چونکە نایاڵین دەسەڵات سیستمی دەسەڵات لە عێراقیش و لە کوردستانیشا ئێمە شتێکمانە بە دەستوری عێراق الفەصل بین السلطات سێ دەسەڵاتمان هەیە دەسەڵاتی تەشریعیمان هەیە یاسەدانانە دەسەڵاتی جێبەجێکارە کە تەنفیزی حکوومەتە دەسەڵاتی قەزایی هەیە هیچ دەسەڵاتێک بۆی نیە ئەویتر تعتیلکە لە کوردستان ئەوە هەر دەسەڵاتەکە نەڕەمی دەسەڵاتی سیاسی و جێبەجێکارەکەیە هەر لە قەزایی و هەر لە تەشریعی و شتەکە هەمووی ڕێک بەدەست خۆیەتی ئیتر ئاوای لاتوە لەو عێراقا تدخلات هي حيدر عبادي كاتي كوتي بالسلطة القضائية وتي وعلى القضاء أن يصلح نفسه ويكسر كردان بهرال حيدر عبادي شلون بوتي جارية كم اتهامي قضاء كي بفساد دوم علي تو خود شاكر تو تشيك التوصيل قضاء كي شلون إملاءاتك بسر قضاء وقزاش بان هذا نبي إيوه أول حيدر عبادي أو كان يعني أبي إيوه محاسبة دا صلاتي جبل جكار كان نقد صلاة جبل جكار أو كان
يقسم بيركيوت لكردستان الريك أوايا دي الريك الشعر العربي عليه شكوت منك إليك وأنت الخصم والحكم شكاتي أبي بكردك خمان أبي بلاي لكردستان بلاي قربان لطف أفرمي سكالات لسر تومار كم لا يخوت يعني بقى الكار وابلي أنا أبى جملة جولة قربان جناب لطف أفرمي لا يخوت سكالا لسر تومار كم لسر خوت أبي وابل يعني لكردستان لكردستان ريك مسألة جندلي شكوت منك إليك وأنت الخصم والحكم ويترخوي بخوي أجر إذن أفرمي ولطف أفرمي بعمل شكات كم لا يخوت باش يعني بوشني تو لكرد العراق وانية جندل كان دصلا كان جندل كانن بس ما نكرت وأنا ما نخد برز حنجة ما نكرت دصلاتي جيب ذكر لكردستان دصلات كان تري قول بس كردو ناردون تبو مالوا كي أمش كيستر برشينا كجندل كارن والله بالتأكيد يعني أويك سمانو ما في جيان الجواري حولات يعني هم أوا لول كردوا العراق برلمان زندو استا العراق لجنة كان زندون العراق كسيكية اشتكان أزولينية دوسي إسا باسي سجوابك يا وزير خارج بار باسي جواب مانك هشت وزير روشنا وماله هاريك استقالان فرودا هشت وزير بوبا قلاهين را وزير هروا وزير بو استقالك يكون هشت وزير ليك كاتا بس تنها باسي او ماك جواب تاعنا كاين يعني ريك من راي استقالي فردا روشتو بماله بيتم ولا راوي جندل كاران سركوتو بونيوا والله الحمد لله تأسى باشين واش ما مانع طبعا بلا منالين والله عراق بو بشامي شريف واوها بس اما هي الله مهيشتا زور لا طبعا عراق وابو اقداري جنابتان لبلاسيوا لبلاسي اخيري قائمه الى فساد طبعا يكمو دوام يعني بس دوغلاتي تري لبيشوبو صومالو بليبيا بو بيما صومال افغانستان بو لبيشوبو ايما بهولو جهد من خلكت معنا الرقم 6 يعني توزك كشايه وبو دواو او اشتغل ماكو التصور كم 2016 توز بشكو بيبين بو الرقم نو الرقم 12 توزك او بم هولو كوشوشتاني ك كردستان شي لقال ام برو ناخيرنا والله الكردستان بيم واي اجر معاييرك دوليه بيتشو كردستان بفي معايير دولي بحساب دولتي بونا باش اجر حسابي دولتي بوكري اجر من تقييمي بو دابني زو خراب يعني ثاني بو يعني يجي تو بلمك هيك نيه هيك معايير اللي شي معايير شموليكا برلمان لجنيك برلمان دي محاسبيك باش برز وتبيجي لجني نزاي استاجر بي بيورني دولتي كان بهرم بو غندلي يعني لاريزماني چند دابه ايا معيار ايغريتو هنر بيورج نايغريتو تصورم بيور نايغريتو چونك بچي بي بيوري بوبكي بچي بيور بو غند بو باكي لجنه كاني برلمان مان هي معايير دولتي كان مان هي ك زورشت طبعا يعني صفر دي بوتشوني هر نازن اشيت معيار كان يا ناشي چونك تو بچي وقت النوتي امولاتح الراب ملايين برميل نوت اشي يك يلا بينصمان فروشتك يلا هر خو يلا دروش ديال يلا مليون كان فروشت روجي عليه مثلا وانا بارا كمان دعت كمان روجي عليه نخي مليار كمان كاكي بواتان كل ما مليار وانا ما دسكيتو اي خطوط باوك الروت كنت 400 مليون ما دسنا كيف هر خو من ببي تشي دي كومنت معيار بوتو كم هل سنجانا وقت تو رقم كم ناديتي الراسم لقلنا كي شفافين لقلم راوكو تشملي احترامي كلمه شرفي كلمه خوت ناقري هر روجي خولا كي تشاوي اخلك بشتكيتر يعني تو ابي معيار شتيكم بيتي من بي لو ميزان وترازو كبيوتي معياري نزاه بي بيوم هيك مناديتي هيك راسنيه بديات او خلكش ولا بروا من الله معياري نزاه وبيور كردستان هر نايغريتو تابيق ده معياره شونك بفيتشي اسم عراق بوزخ يجنش همو سري ساعات من اتوانم رقمي جمارت بودر كم شن برميل نوت ام ساعات الروش وتشنيش دهاتي كرد وبتشنيش فروشرا يمكن كم بسالش من بسال يك سال بسالش كاك الرقم كم بري كاك بس صار رقم كم بري بدو سال بمري وقت من الناس امشن روشتو بس فروشا ودا دكشي هل وزن نوت بينك داتي خالق امريكا كان التهربي ضريبي كومبانيا زبل حكاني او لا املاج يعني شش كومبانيا جورهن فرمو امانه ثمانيه املاج امانه حبلوشي اكن كومبانيا جوره شش كم كردستان بالله بالتاكيد يعني امانه توار وازد اما كردس امجاد تجاره لقل داعش مال كاولي تولى الشر اللي قلنا اما لا وقت تجاره البرلمان العراقي كل فاكت انا قربان لين لكردستان باش تزعم بس يزلي كود وقتها نكلو برلمان العراقي لا ولا هرمي كردستان طبيعي باش لهرمي كردستان وقت تجاره لقل داعش وقت اللي فروق خانه كان وسلاح انرجي وسنرب داعش وقت بفيشكي قناصي خومان كاين يرين بو داعش ريك انري بناو شاوي بيجمرغي خومان وشهيد ابن وقت
شتی زۆر خراپەیە ناکری هەمووش لە ئەعلام بوترێ لەبەرەوە بەچی معیارێک من ئەمە پێوە بزانم کاکەمە چەندی بۆ دابنێم پێم وایە ناگەینە سفریشیان لەژێر سفرەوە بێحساب بوو مزۆر لەژێر سفرە باش سپاس دەکەم دکتۆر ئەگەر بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بۆتی مەسەلەن لە کوردستانە وەکو کەعادل باسی لەکو بەرەی گەندەڵکاران بەهێزترە بۆ نمونە ئەوان بازۆکە گەندەڵکاران دەنێرنە ماڵەوە بۆ نمونە دوو وەزیری خاوەندە دەسەڵاتی بۆ لە کوردستان ینی ئەمە ناکرێ بەڵێ وە گوتم لەبەرەوەی ئیرادەیەک نییە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک حکمی هەرێمی کوردستانەکەن کە دوور لە دامەزراوەی حکمی دامەزراوەی و دوور لە دەسەڵاتە شەرعیەکان لە هەرێمی کوردستان حکمی دامەزراوی دوور لە یاساوێ بەڵێ حکمی چیە گەر حکمی دوور لە یاسا و دوور لە دامەزراوەی بی حکمی مەزاجە حکمی مەزاجی شخصیە حکمی حیزبیە تێکەڵاوکردنی دەسەڵاتەکانە کە ئەمە زۆر خەتەرە ینی خەتەرترین حکمی مەزاجە ینی کە تۆ ئەساسێکن نەبێ بۆ حکومڕانی سەوابتن نەبێ بۆ حکومڕانی هەر جاری بە شێوەیەک حکومڕانی لە خەتەرترین ئەوانش کە لە هەرێمی کوردستانە بۆتە هۆی سەبەبی ئەوە تێکەڵاوکردنی بازرگانی و سیاسەتە ئێمە سیاسەکانمان لە هەرێمی کوردستانە بوونەتە بازرگان یعنی هەر یەکان بوونەتە بازرگان ئێستا ئەوەندەی خەریکی پارێزتنی مەساڵحە بازرگانیەکانی خۆیانن ئەوەندە خەریکی حکومڕانی یاسایی و حکومڕانی دامەزراوەی نین لە هەرێمی کوردستانە ئێستا بۆچی ئێمە لە هەرێمی کوردستانە نەود ئەفرۆشرێ یعنی پێمانەڵێ ئەمەنە نەوت فرۆشراوە پارەش دێ بەڵام موچە نییە پارەکە دیار نییە ئەمە لەبەر ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە ئەو عەقدە نەوتیانەی کە کراون لەگەڵ کۆمپانیەکان بە تایبەتی عەقدە 50 ساڵیەکان و ئەوانەی کە لەگەڵ تورکیا کراوە ئەمانە کۆمەڵێک ئیلتیزامی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست کردووە طبعاً عەقد ئیلتیزامی دوولایانەی هەیە ئێستا هەرێمی کوردستان ناتوانێت ئیلتیزامەکانی خۆی جێبەجێ بکات لە بەرامبەر ئەو کۆمپانیانەیە بۆیە هاتووە بۆ ئەوەی بتوانێت ئیلتیزامەکانی خۆی لە بەرامبەر یعنی لە بیدایەتی عەقدەکانە پارەی وەرگرتووە ئێستا پارەی نەوتەکە کە دەفرۆشرێ ئەیداتەوە بۆ ئیلتیزامانی کە لە عەقدەکانە هەیەی بەرامبەر بۆ کۆمپانیا نەوتیانە واتە لە نێوان خەڵکی هەرێمی کوردستان و لە نێوان ئیلتیزامەکانی خۆی بەرامبەر بۆ کۆمپانیا نەوتیانە ئەو بازرگانیەکەی خۆی و ئیلتیزامەکانی خۆی بەرامبەر بۆ کۆمپانیا نەوتیانە هەڵبژاردووە بۆیە لە هەرێمی کوردستانە ئێستا نەوت دەفرۆشرێ بەڵام پارەکە دیار نییە پارەکەی بۆ کوێ پارەکەی بۆ ئەو کۆمپانیانە دەڕواکە لە پێش لە سەرەتاوە پارەکەی وەرگیراوە و نێردراوەتە دەرەوە بۆ حیزب دەڕوا بۆ شەخص دەڕوا ینی ئەزانی من کەسێکی یاسایم دەبێ بە بەڵگەوە قسە بکەم کاتێکە دەڵێم بەڵام دیارە لە هەرێمی کوردستاندا کە چی قۆرغی مەلەفی نەوتی کردووە لە هەرێمی کوردستانە حیزبێکی دیاریکراو کردوێتی یا با بڵین دوو حیزب و بە دەرەجەی ڕئیسی حیزبێکی دیاریکراو لەناو ئەو حیزبەشدا چەند کەسێکی دیاریکراوە یعنی هەموو حیزبەکە نییە خۆ چەند کەسێکی دیاریکراوە وەگەوەی وتم ئەم کەسانە هاتوون لە جیاتی ئەوەی کە سیاست بکەن و حکم بکەن لە هەرێمی کوردستانە سیاست و بازرگانیان تێکەڵ کردو خۆیان بوونەتە بازرگانێک زۆر باش کەعادل باسیێنی مەسەلەی پێوەری شەفافیەت و ڕۆبەڕووبوونەوەی گەندەڵ هەرێمی کوردستان ناگرێتەوە ینی بە وچوونیەوەش ئەزانی خۆی معایر هەیە بۆ ئەوەی کە تۆ دایمەکە تەسەلسولێک ئەکرێ بۆ نمونە تەسەلسولێک دائەنرێ بۆ زانکۆکان زانکۆکانی جیهان ئەم زانکۆیە لە دەرەجەی ئەوە نایە ئەو زانکۆی لە دەرەجەیەوە ئەکید معایر هەیە یعنی لەسەر ئەساسی معایر ئەوە دەکرێت بە هەمان شێوە بۆ گەندەڵیش هەر شتێک دەکرێت هەر تعدادێک دەکرێت هەر ڕیسکردنێک تەدریجێک دەکرێت بۆ بابەتێکی دیاریکراو دەبێ معایری خۆی هەبێ معایرەکان بریتە لەوەی کە تۆ تا چ ڕادەیەک پەرلەمانت کارایە تا چ ڕادەیەک دەسەڵاتی دادوەری زۆر گرنگە بۆ ئەوەی ببێتە پێوەرێک لە هەر وڵاتێکا کە تۆ بزانی ئایا ئەم وڵاتە تا چەند حکمی دامەزراوەی تایە و تا چەند مافی مرۆڤ و تا چەند ینی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی تایە ئەگەر تۆ سەیری هەرێمی کوردستان بکەی پەرلەمانەکەی پەک خراوە دەسەڵاتی دادوەریەکەشی لەلایەن حیزبەوە قۆرەخ کراوە من ناڵم لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە بەڵکو لەلایەن حیزبەوە قۆرەخ کراوە ئەوەی کە کاک عادل وتی زۆر ڕاستە یعنی کاتێک کە تۆ دەتەوێت سکاڵایەک تۆمار بکەی لەسەر یەکێک ئێمە سوور دەزانین کە ئەو دەسەڵاتەی کە ئێمە دەمانەوێت سکاڵاکەی لەلا تۆمار بکەین قۆرەخ کراوە لەلایەن حیزبێکی دیاریکراوە
جابۆیە ینی بەس کەعادەت بۆ لەو ماسێ بوو ینی ئێستا بوون مەگەر بتەوێت سکاڵە سەر گەندەڵکار تۆمار کە دەبێ بە گەندەڵکار بڵێ مەسەلەن سکاڵە لای ئەو تۆمارکە بۆ ڕوبەڕووبوون گەندەڵکار قۆرغی دەسەڵاتی دادوەری کردووە گەندەڵکار قۆرغی دەسەڵاتی دادوەری باشە بەس کەواتاگەر وا بێت چۆن دەکرێت ینی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیەوە دەکرێت کەسێک گەندەڵ بێت تۆ بچیت سکاڵە لەسەر ئەو تۆمارکەی لای خۆشی نەخێر من لە قسەکانی پێشوش ماوتم وتم ئەوانەی کە ئیدعای ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکەن و لیژنە پێکدێن خۆیان بەشێکن لە دروستکردنی ئەم وەزای ئێستا کە هەرێمی کوردستانی تێکەوتووە بۆیە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیش بە گەندەڵکاران ناکرێت بە گەندەڵکاران ناکرێت بەڵێ سپاس دەکەم کەعادەرەکە بگرم و لای بەڕێز سەبارد بە لیژنەکەی ئێوە ئەو لێکۆڵنەوەیە کە کردوتانە مەلەفی تر بەرپرسی مەسەڵەن باسی وەزیری دارایەتی کە لە کوردە ینی بەرپرسی تری کورتێ لە بەغداد مەلەفی گەندەڵی هەبێت لەوێش بەتەکید ینی بەپێی ئەوەی کە ئێمە لە عێراقا تەبیعی پشکی کورد کەمە خۆی لە بەڵام لەگەڵ پشتی گەندەڵی شەبووە بەڵام لەگەڵەوەی کە کەمیشە هەر هەیە ینی بەپێەوە مەسەرەن ئێمە حەزمانەیە کردی هیچ کوردێک ئەسڵ ڕۆژ لە ڕۆژان لێ پێچینەوە یا لێکۆڵینەوە یا باسوخواسێکی ئەوە یا دۆسێکی لەسەر مەوەسمەوەی جگە لەمە کەیسی ترێ لەەوەکی وەزیری تریشەیە خەڵکی ترێ بەرپرسی کوردە بەڵێ کوردی هەیە لە بەغدا دۆسی شتیان هەیە من هەر خۆم بۆ خۆم دۆسیم لایە لەسەر وەزیرەکانی ئێستانیان کۆنن ئێستا دۆسیم لایە تەبیعی ئێستا حالیان بازێک مەلەف و دۆسیم لە بەردەسایە هی ئەو بەرپرسە کوردانن کە لە عێراقن تەبیعی یەک شت بۆ جەنابەت بڵێم تقریبا مانگێک لەوەم پێش من و سەرۆکی لیژنەی نەزاها لەگەڵ بڕیاردەری لیژنە دعوت کردیان لای سەفارەتی یابانی ڕۆشتین یارخوانێک لەگەڵ سەفیر و سکرتێر یەکەم دانیشتین دو سێ ساعتێک ینی بیر و ڕاگۆڕینەوە ئەوانە پرسیارێکمان لێ کرد بۆ لە سەفیر یابان وتمان لە ماوەی ساڵی 2015 تەبەن سەری ساڵ بوو 2016 لە ماوەی ساڵی 2016 چەند گەندەڵی لە یابانە تۆمار کرا چەندی وتوێ بە تەسەوری تۆ چەندی وت صفر وڵاتی کۆکو یابان لە ماوەی چەند ساڵە یەک ساڵی 2016 ئێمە سەری ساڵ لێمان پرسی وتی یەک وەزارەتی یەک دەستگای یابانی دۆسیەکی گەندەڵی لەسەر نەفرێک نەبووە باشە لە عێراق و کوردستان وەڵام من ئەبێ بڵێم چەند نەفەری دەستپاکمان هەیە چونکە ئێستا گەندەڵی لە کوردستانش لە عێراقیشە لە حاڵەتەوە دەرچووە دیاردەیە ینی ئەبێت تۆ بڵێ ئەخریجوه من قەریەتیکم ئینەهم ناسیە تەطهرون ئەگەر یەکێک لە دەستگایەکی جێبەجێکارە دەستپاک بێ ئەبێ بە سەڵاواتێکی لە اللهم صل على محمد شکر فڵان کەسەوە ئینسانێکی دەستپاکە دایانپاکە دەمپاکە ڕەشوە ناچیی بەرتیل ڕێک و پێک و ساڵح و پیشیان دۆزینەوەی کەسی دەستپاک زەحمەتە ئێستا ئەبێ متۆ لەناو شتێکی مەسەن زۆنگای بکاتۆ بێ بۆ شتێکی باش بگەڕێ ینی ئێستا لە عێراق وای لێ هاتووە لەبەرەوە تەبان من بە بەڵگەوەم قسەیەکەم ینی لە کوردستانیشدا هەر لە کوردستانیش بەتەکی دوایە لە کوردستانیش ئەوەی کە ئینسانی چاکەیە ڕێک و پێکە بەسباسی دەسڵاتدارەکەین لە ئاستی ینی فەرمانبەرانە لە ئاسی خەڵکی زۆر باشمانەیە بەڵام باسی ئەوەکەنەوەی ستێر نووسکوانەکەی بەدەستەوەە لەبەر ئەوە من ئەو کاتێک کە سەفیر وایوت بە حەقەت ینی گریانە بۆ حاڵی خۆمانات باشە معقولە ینی ئێمە چەند ساڵە یەکشتم بیر هاتەوە 100 ساڵ ئێمە شەڕەکەین لەسەر کە دەوڵەتی شتێکمان هەبێ کە پەرلەمانێکمان بۆ خۆمان دەست و قاچیمان بەستەوە دژمنمان بۆ چییە؟ دژمنمان ناوێت تۆ خۆت بۆ خۆت ئەچی دەست و قاچی ئەو پەرلەمانە کە خۆت دروست کردووە ئێمە بە پەرلەمانەوە شەرعێتمان هەیە ئەگەنە پەرلەمان نەبێ خۆ ئێمە هەر بۆ خۆمان چەکدارمان نەبووە لە شاخە بووین و خەڵک پیان بازی گوتوانە عوسات و بە نێوتیانە متەمەڕدین و هەنێوتیانە شاخاویەکان و چیەکان هەر بووین کوردارە هەبووە ناوی هەرە بووە بەڵام بە پەرلەمانەوە بەم شەرعێتەوە بەم دام و دەستگانەوە ئێمە ئێستا خەڵک ڕۆمانتیەکە ینی ماڵکاولیە تۆ دەست و قاچی پەرلەمانی خۆت کە تاکە دەستگای تەشریعی خۆتە من قازی نیم بڵێم چەند خەتایی سەرۆکی پەرلەمانە سەری سەرۆکی یاریمە حکومەتە بەڵام من تعامل لەگەڵ نەتیجاکەم ئەمەی کە ئێستا پەرلەمانی کوردستان دەست و قاچ بەسراوە ئەوە باوکە ڕووی ئەوێ ئەو ماڵکاولیە ناکرێ ئەوە شتێکی قبول نەکراوە
هەر کەس خەتای پەرلەمانتارانیش دەستیان بەستراویان بەس بیناکە قفڵ من تەسەورەکەم نابێت پەرلەمانتار دەستی بۆسێەوە تەمەەن گلەیەکم گلەیەکی خۆشەویستی بۆ پەرلەمانتارانی هەمویان زۆربەی زۆریان دەرمێەوە تەبەن تۆ بێت دەستگاکە هەبێ بەڵام هەنێشتی تر چالەکی ئەتوانی بیکەی لە خارجی نەکەشیان ئێمە وەکو پەرلەمانتارانی کوردستان ڕاستە پەرلەمان پاکی خراوە بەڵام بەردەوام هەر یەکەمان لە بواری خۆیدا جموجوڵ چالاکیمان هەبووە بەڵام کە تۆ دەستگاکەت پاکی کەوتی بێت تۆ ئەو جموجوڵ و چالاکیانە دەبێ ببرێتەوە هۆڵی پەرلەمان دەنگی لەسەر بدرێت دەبێ بکرێتە یاسا بکرێتە بڕیار کە تۆ پەرلەمانەکەت دەرەنجامێکی لێ بکوێتەوە ینی هەوڵەکانی ئێمەش منتیج نابن ینی نەتیجەیان نابێت چونکە ناتوانین بیانکەینە بڕیار و بیانکەینە یاسا و دەنگیان لەسەر بدەیت بەڵام لەگەڵەوەشا خۆی چۆن بڵێ نابێت دەسەوسان چەندا بنیشێ ئەمە بارحاڵ من بە تەسەوەری من پێنج لایەنەکە زۆر بەرپرسن لە ئەمریکا پەرلەمان پەیکەوتووە هەر پێنجیان هەر پێنج لایەنەکە بالنسبة تناسب ألبت يعني بس أولية طبعا هيك حصي مثلا كمترة بلام هر بينجان بربرسن نك بينجان همو أواني لبرلمان هن أجر يك برلمان تاريشان هبي كوتا كانش بتي بونمنا همولا بو قبول يعني كاك بو قبول يكن يعني أما والله كاك بابسي شايب خوينو كوبوني الرقم 56 كوبوني الرقم 17 كده كوبونو كان بس بو تشخوارنا بس من تعامل لەگەڵ ئەنجاماکەم کاک حەکیم ئەنجامی ئەم کۆبوونەوە دانیشتانە چاخواردنەوە بوو نەگەشتن فراکسیۆنەکان ئامادەنین چەند جار هەوڵدراوە پەرلەمان بکرێ فراکسیۆنەکان ئامادەنین ئەوەندەی کە دیقەت دراوە نیسابی یاسایی تاوان فراکسیۆن ئامادەنی یعنی ئەوەی کە فراکسیۆنی یەکگرتوو ئامادە نەبووە کە هەمویان بێنە ناو هۆڵی کۆبوونەوە فراکسیۆنی تر هەبووە ئامادە نەبووە فراکسیۆنی پارتی ئەوە هەر نایەن ئەگەر بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆری سب بێت فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵ فراکسیۆنی گۆڕان و کۆمەڵ ئامادە بوون ینی بە هەموو کاتێ ئامادە بوون لە لێرە بێ قسەیەک بکەم تەمەنەوەی کە نۆزدەی ئابڕوویدا تەبیعی ئەوە معاملەیەک بوو بەتەئکید ینی ئەوەی کە بەسەر یەکگرتوو شەکرا من طبيعي لو برلمانتاران يقولوا لي رخصي خوانان كردوا او كرا هم تشواشكاري بو خلقتنا تشاو اتفاقي كبو كسبيني او كوبونا نكري هم او كساني كبونا هو او كوبونا قريب بدري بالتاكيد بجدار لو كرويدا او در انجامي كرويدا وبالتاكيد او توجهش ك يقولوا دواي باسي كدار او مدرسه كبو اما اويك يقولوا مثلا بو نشوف شو او قصي زوري لسركرا او تومتو اشتاريك بخشا بيقولوا دواي هر سركردي سياسي لان سياسي كان خويان لسر كانال كان تعرفين كقرار بو او رجا او كوبونو نكري كرا در انجامكي او بك ليكوتو باسي بلام كان باسي بينجانكم كرد بينجانك استا باسي اسكم باسي مانجلون بيشكم باسي يعني كاك يم اتاني ورده بيبن هربو حتما ديار بو كاتيل بجاردنا كان ايبنو ومانجينو ايبنوا يعني معقوله اما برلمان طبعا دوري نومان قردوا منك بيشو لازم شن ما كوبونوتا انك تا سكان ريخا حوت مانك اي شنيكي تقريبا همي صالك وابزان برلمان صالك وشتك برلمان دواهم جاريك دسوقاتي بسرايوا اما ابي هر 4 سال جاريك يعني او تشاوري بكين تابزين اما بهندل بين بريوا لبر اولى انا سياسي يعني كبرلمان بيكين كدوخ سياسي كي كردستان بجدار انت كم بيازور هر هميان بجدارن بفي نسبه تناسب زور باش بس اگر دواشت سوار ببوني دامزراوه دكريب روبوري غندالي بينو زور بكون خير بالتاكيد بلام من اليم ابي لان سياسي كان اگر هم بارگا كان يعني دابي بسوتاندن نابي بيلن برلمان باكيب كيو شو برلمان تاك سيكاني امك هناسي لي وادين تاك شوني دا صلاه شرع دانا بدا صلاه نابي برلمان باكيب اسيو بوتون تما لبغداد كاتم كما ايوا غندال كارنتن دمالو بالتاكيد اي لكردستان او كيشكا چون غندال كان برلمان مالو ادي او كيشكا دكتوره بلا بداخه ئێمە پێمان خۆش بوو پێچەوانە بووە ینی بەڵام بەداخەوە هاوکێشەکەەوە هەیە بەڵێ سپاسم دەکەم زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان عادل نووری وتەبێژی لیژنەی نەزەهات لە پەرلەمانی عێراق و دکتۆرە بەهار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارە لەم تا بەرنامەیەکی دەخواتان لەگەڵ